پرسیارەکە ئەوەیە کە ئەڵین چوری باش مەبەستمان چیە، کاڵین چوری خراپ مەبەستمان چیە، خواردنی هەر چوریە. ئەمەی کەی بینن جگەرە، جگەر لێرایە باشە کە لێرایە ئەمەشی کە ئەیبینن ئەگەر بۆ بشم لێ نەبێتەوە بریتێ لە دڵی مرۆڤ بەقەر مشتێکە، ئەو دڵە بەقەر مشتێکە بێ. ئەو کاتەی کە ئێمە خواردن ئەخۆین لە ڕیخۆڵەکانەوە کە هەڵە مژرێتەوە، ئەم ڕیخۆڵانە دوو زۆر چوری لەشا هەیە. چوریشیان پێوترێت چوری باش. چوری باش یەت چیەکە؟ یەت ئەو پاشماوە یان ئەو خواردانەی کەیان ئەو چوریانی کە لەسەر دیواری دڵ و لە ناو ملوولەکانی خوێنی دڵا کۆ بێتەوە، کۆیان نەکاتەوە، هەڵیان نەگریان با لە ناو جگەرە ئایان نیشێنێ، لە جگەرە خەزنیانەکە. ئەمە پێڵەن چوری باش، بۆ لەبەرەی کە دڵمانە پارێزێ. بەڵام چوری خراپ ئەو چوریە کە لە جگەرەوە هەڵیەگرێ ئەیبات و لە ناو ملوولەکانی خوێن و لەسەر دیواری دڵ ئەینیشێنێ کە دوجار خوا نەخواستا بێتە هۆی جەڵدەی دڵ. لە نمونونەکانی چوری باش بریتە لە ئۆمیگا 3. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئۆمیگا 3 چەندێکمان پێویستە، چۆن بزانین ئەمە باشە یان باش نییە. هەر جۆرە لەم قوتوانە کە لە بەردەستانەیە کە ئەیکڕن ئێمە پێویستمان بە ڕۆژانە 1000 میلیگرام لە ئۆمیگا 3. هەندێک لە کۆمپانیەکان لەگەڵیە کۆمەڵێک چوری تری باش تێکڵاو ئەکەن بۆی کە سوودی زۆر بێ. هەر بۆ نمونەمەی کە لە بەردەستی منایە نووسراوە ئۆمیگا 3 1000 میلیگرام، بەڵام نووسراوە بۆ چی و چی باشە؟ نووسراوە بۆ بینین باشە، بۆ لەبەرەوەی کە چاو دیسانەوە چوریە، بۆ مێشک باشە، بۆ لەبەرەوەی کە مێشش دیسانەوە چوریە، و هەروەها بۆ جۆینتەکان باشە، جۆینتەکان ئەمانەیە جومگەکان باشە، بۆ لەبەرەوەی کە چوری ڕۆڵی هەیە، و هەروەها بۆ تەندروستی دڵ باشە. بۆ وەک بەومان باسکردن ئۆمیگا 3 لە چۆرێ باشەکانە ئەکرێ لە ماسی وەری بگرین و ئەکرێ لە چەرەسات وەری بگرین. ڕۆژانە چنێک چەرەسات، کام چەرەس؟ گڵۆب ڕۆژە، فستق، بایم، گازۆ، هەر کامێک لەمانە، بەڵام بەکاڵی باشترە لە برژاوی. ئەگەر برژاو بێت و خوێ پێوە نەبێ باشترە لەوەی کە برژاو بێت و خوێ پێوە بێ، خوشتی تری پێوە بێ. باش ئۆمیگا 3 کرد. چۆن بزانین ئۆمیگا 3 باشە؟ بەوە ئەزانین باشەکە لە پشتەکەی دوو دەڕێ بیخوێنەوە، EPA لەگەڵ DHA کە ئێستا بۆتانە نووسرێتەوە، بەوە ئەتوان بڕەکەی بزانن چەندێکە و ڕۆژان پێویستمان بە 1000 میلیگرامە. کۆمپانیەکان خۆیان بۆت ئەنووسن ئەم کۆمپانیەکانە دروست کردووە لە ڕۆژێکا پێویستت بە چەندێکە. ئەمەی کە ئێستا من کڕیمە بۆ نمونە پێویستم بە دوو دەنکە لە ڕۆژێکا بۆ 1000 میلیگرامە وەربگرم لە ئۆمیگا 3 کە خۆم. وا باشترە ئۆمیگا 3 کە ئەخورێ یان لە ناوەڕاستی ژەما بخورێ یاخود لە پاش ژەم بخورێ، بە تایبەتی ژەمێک کە چەور بێ. خۆ گەرژەمێکی چەورت نەخوارد، بۆ لە ژەمەکە بەس سنگی مریشکت خوارد بۆ نمونە، ئەو کاتە ئەتوانین چی بکە؟ یەک کەوچک زەیتی زەیتون بێنی. کام زەیتی زەیتون؟ ئەوەی کە نووسراوە ئەکسترا ڤەرجن ئۆلیڤ ئۆیل. ئەکسترا ڤەرجن ئەوەیە کە بە ساردی گوشراوە. ئێستا بۆتان نووسرێتەوە ئەو دێڕەش ئەکسترا ڤەرجن، بە زمانی عەرەبیە نووسرێ زەیتون بیکرم ممتاز. ئەی لە هی کام کۆمپانیانە بکڕم؟ لە کۆمپانیەکانی ناوخۆی خۆمان بیکڕن. ئێستا لەخوا بەزیابێ لە کوردستانی خۆمانە کۆمپانیامان هەیە کە زەیتی زەیتونمان بە ساغی بۆ دروستەکان. جگە لەمە لە چوریە باشەکان، جگە لە ئۆمیگا 3 لە ماسی، بە تایبەتی ماسی بەحری، لە نمونەکەی بریتە لە ماسی سالمۆن، کاردین، و جگە لەمانە بریتە لە ڤیتامین دی. ڤیتامین دی ئەتوانن لە وەرزی هاوینە بەچوونە بەر هەتاو وەری بگرن کە لە ئاڵلقەکانی ڕەبردوومان باس کردوون چ کاتێک و چۆن و بە چ شێوازی گەشتنە بەر هەتاو. بەڵام ئەو بڕێکە وەریەگرن بۆ نمونە ئێستا کە لە بەردەستی منە نووسراوە 5000 ئینتەرناشنال یونت، پرسیار لە پزیشکێکی هەناوی بکەن بۆی کە بزان چۆن وەرێگرن. جا لە هەر کاتێکا وەرتانگرت ئەتوانن ئۆمیگا 3 و ڤیتامین دیەکە لەگەڵ کەوچێک زەیتی زەیتونە وەربگرن. بەم شێوە دەتوان چوری باش لە دەشتانە بەرز بکەنەوە. بەڵام ئەمە ناکاتەوەی کە بەرنامەی خواردن و بەرنامەی خەو و فشاری دەرونیمان لەبیر بچێتەوە. بەرنامەی خواردن و هەروەها فشاری دەرونی چۆن چۆنیە باسی